لامە بۆ بەربان، لامە بۆ بەربان بۆ هەمووان، لامە بۆ بەربان بۆ هەمووان شاز و دەرەجەیەک باوکی لاوی بۆ هێناوی. یاخوا بەخێر بێ قوربانی هەمە گیان بەخێر بێ. ناوم خەڵات ئەمینە، ڕۆژانە هەڵەسم بۆ کارەکەی خۆم ساعات حەوتی بەیانی ئێتر دەستدا نێم بە شتەکانم. پێ ساڵە خەریکیم ئیشەڵ هەر ئەم شتانە ئەفرۆشم، بامێ و لقم و لقمی شروبی و تر خەریکی ئەم شتانە بەقالەکەش دەکەم لەگەڵ یاو دوای ڕەمەزان. وەڵا لەخوا بەزیابێ کڕێگەکان هەمویان ڕازین لێم لەخوا بەزیابێ، هیچ کەشێکم لێ کڕیارەکانمان نییە، لەخوا بەزیابێکە شتیان نەشتم لێ کڕن. ڕەمەزان تاوا بوو بەقالەکە یەکەین و بە ڕەمەزانیشا لقم و شتەکان ئەفرۆشین. باشی بۆ هێناوی باوکی لاوی گیان لە بەقالەکات وڵات سێوە فرۆشین، پرتەقاڵە فرۆشین، شلگە فرۆشین، کاڵەکە فرۆشین، هەر شتێک خێری تیا بێ ڕێم بۆ لایەوە. باوکی لاوی بۆ هێناوی، لامە بۆ بەربان بۆ هەمووان شاز و دەرەجەیەک. وەڵا حتا بە حەسکەی خەڵک خۆی بۆ لاو ئەڵە بەس دەبەر هاوارەکەیش بێیان بۆ لاو لەبەرەوە هاوارەکە و خۆشێکی. لامە بۆ بەربان شاز و دەرەجەیەک باوکی لاوی بۆ هێناوی. وەڵا ڕۆژانە سەعات حەوتی بەیانین بەخوا حەوتی ئێوارە ڕێینەوە بەسەر چاو گیانەکە. وەڵایی تا سەری ئەسخان وەرداحن مەحتاجی کەس نی. وەڵا هەر هەموو دەقێ شیشەکەی خۆم خۆشەوێ، بێزار نیم لە ئیشی خۆم، هاوڵاتیان لە خزمەتیانم هەر دەقێ هەرچی بڵێ. خوانەی بڕیاخۆ بەزیاب یاخ. وەڵا بازار بەبێ پێویست مەعاش نادرێ، خەڵک چاوەڕێی مەعاشە و مەعاشی نادرێ، بازار کەمە لە چاو خۆیان. بازار ڕیپار باشتر بوو تا ئێساڵ. ئاشی بۆ هێناوی باوکی لاوی، لقمی ملەوەنی بۆ هێناوی شاز و دەرەجەیەک، لقمی سادە بۆ پیاوی سادە، لقمی شروبی بیخۆ با خوێنەکە و بێبایی و بی، بامێم لایە شاز و دەرەجەیەک پاوە باوکی لاوی بۆ هێناوی بێرە باواجیان.